سەرژمێری هاوڵاتیان پێ ناچێت بەم زووە نیازی هەبێت کە کۆتایی بێت. 4 ڕۆژی دیکە درێژ کرایەوە، ئەوان دەڵێن کۆمەڵەیە کێشە و گرفت هاتووتە پێشمان بۆیە درێژمان کردوێتەوە، هێشتا هەر سەردانی ماڵان دەکەین. لەلایەکی دیکەوەم بارودۆخەی سووریا زۆر پێشهاتی هێناوەتە نێوە، لە ناویدا لیرەی سووری لە شارەزایان و هەروەها بازاڕی دراو وەشداریدا تا وڵاتیان جارێ نزیکی نەبنەوە، ئەوەندە مامەڵی پێوە نەکەن تاوەنەی یەکلا دەبنەوە بۆی تووشی زەرەر و زیانی زۆر نەبرمانە و چەنەواڵێکی دیکەم بۆ هێناوە. سڵاوتان لێبێت. باران و ئینتەرنێت و تابلێت 4 ڕۆژی دیکە سەرژمێریان درێژ کردەوە، بۆیە ئەگەر تا ئێستا کارمەندانی سەرژمێری ناتوونەتە ماڵتان دڵ لە دڵ مەدەن ئەمڕۆ سبەی دێن. وا قەرار بوو ئەمڕۆ دوامین ڕۆژی سەرژمێری بێت، بەڵام 4 ڕۆژی تری خرایە سەر و هەتا 14 مانگە بەردەوام دەبێت. دڵزار حەمە ساڵح بەرەوبەری ئاماری ئەولهێر بە 964 وت لە هەندێک شوێن ئینتەرنێت خراپ بوو، هەندێکی تریش کێشەی تابلێتیان هەبوو. ئەم چەند ڕۆژە کەش و هەواش تەواو نەبوو، ئەمە جگە لەوەی هەندێک لە بژمێرەکان خێزانی زۆریان لابووە، بۆیە تا 14 مانگ درێژمان کردەوە. لە بازاڕەکانی خۆمان خەڵک سەریان کردوتە سەر کڕینی لیرەی سووری و دەیکردن ڕۆژ بە ڕۆژیش نرخەکەی بەرز دەبێتەوە و تەبێژی بازاری دۆلاری سلێمانیش دەڵێت هەلەی لێ مەکەن، کەس نازانێت لێرە چی بەسەر تا بەشار مابوو $1.22,000 لیرەی سووری دەکرد، پاش کەوتنی دابەزی بۆ 17 و دوای ئەوەش بۆ کەمتر. جەبار گۆران و تەبێژی بازاری دراوی سلێمانی بە 964 وت لیرەکە ڕسمی بەشار ئەسەدی لەسرە، ئاگادار بن لە خۆ مەیکڕن نەوەک وەک ئەوەی جارانی عێراقی لێبێت و هەمووی ڕەت بکرێتەوە، دوایی لە بازاردا هیچ ناکات. لا دهۆک و لە کوردستان هەست بە غەریبی ناکەم. ئەمە قسەی ئیلهام شاهینی ژنە هونەرمەندی دیاری میسری بوو کە لە فستیڤاڵی دهۆک هەڵات کرا. ئیلهام و زۆر هونەرمەند و سینەماکاری خۆمان و دەرەوە لە دهۆک کۆبوونەتەوە. بۆنەکەش 11مین فستیڤاڵی سینەمایی دهۆکە. ئەمڕۆ چەند فیلمێک نمایش کرا و تا 6 ڕۆژی تریش کۆمەڵێک فیلمی کورت و درێژ نمایش دەکرێن و گفتوگۆی زۆر دەکرێت. حەسەن عارف بەرپرسی ڕاگەیاندنی فستیڤاڵەکە بە 964 وت بۆ یەکەمین جارە فیلمە درێژەکان بە هەمان شێوەی دهۆک لە هەمان کادا لە زاخۆش نمایش دەکرێت، لەوێ ماوەی 6 ڕۆژ دەخایەنێت. ناوچە پیشەسازیەکەی هەڵەبجە دەبوو ئێستا لەبەر قەرەباڵغی خەڵک و ئۆتۆمبیل بەرنەکەوتایە کەچی چۆڵ و هۆڵە و نەتەقەیەک دێت و نەڕەمبەیەک. 19 ساڵە پیشەوەران چاوەڕێن ئاوەدان بکرێتەوە کەچی هەر هیچ. ساڵی 2005 لە دەواازەی هەڵەبجە زەویەکی 302 دانرا بکرێتە ناوچەی پیشەسازی کەچی ئەوە ساڵ گەیشتۆتە 2024 و هێشتا زۆر کەمی کراوە بەبینا و چەند پیشەوەرێکی کەمیشی تێدایە. سەلام بیلان سەرۆکی شارەوانی هەڵەبجە بە 964 ڕاگەیان ئێمە زەویەکانمان دابین کردووە، بەڵام هێشتا پیشەوەرەکان لەوێ دەستیان نەکردووە بەکار. بەشێک لە ناوچەی پیشەسازی کۆنکرێت کراوە، ئەوی تریش دەکرێت. دێنەوە سەر دۆخی سووریا و ڕۆژئاوای کوردستان. ئەم دۆخەوە پێ ناچێت بە ئاسانی، یعنی سەقامگیریەک هەم لە ڕۆژاوا هەم لە سووریا بەخۆ ببینێت. ئەمڕۆ لە بەیانی و گروپە چەکدارەکانی نزیک لە تورکیا هێرشێکی چڕیان بۆ سەر شاری کۆبانێ دەست پێ کردووە. سەرچاوەیەکی نزیک لە هێزەکانی سووریای دیموکرات بە 964 وت هێرشی هێزەکانی نزیک لە تورکیا بۆ سەر کۆبانێ زۆر چڕە. لە بەیانیەوە 15 جار چەند شوێنێکیان لە کۆبانێ بردومان کردووە. هەسەدە لە کۆبانێ بەرگری سەخت دەکات لە بەیانیەوە. ئەو سەرچاوەیە ئەوەیشی بە 964 وت کە ئەوانیش بەرپەرچی ئەو هێرشانەیان داوەتەوە و شەڕی سەخت لەو ناوچەیە هەیە و ئەوان ئامادەن بۆ هەموو ڕوبەڕوو بوونەوەیەک. ئەمە لە کاتێکدایە کە ئەوە 2 ڕۆژە ڕژێمی بەشار ئەسەد ڕووخاوە و هێزە ئۆپۆزیسیۆنەکان لە دیمەشقن و دوێنێ شەویش بە هەمان شێوە لەلایەن ئیسرائیلەوە چەند پێگەیەک لە سووریا بردومان کراوە. کەواتە ناوچەکە ناسەقامگیریەکی پێوەیە تاوەڕێ دەکرێت بزانم لە چەند ڕۆژی داهاتوودا چی دەگوزارێت لە سووریا و چی یەکلایی دەکرێتەوە. ئەوەی کە هەیە ئەمڕۆ لە کۆبانێ بردومانی سەخت کراوە و هێزەکانی سووریای دیموکراتیش ئەڵێن ئامادەین بۆ هەموو ڕوبەڕووبوونەوەیەک. ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو. شاد و کامەران.